ئەم دڵەیەک ئەدیبزانم ئەگەی سەکەنە بڵین دڵی تۆ چنی بەشی خوایە و چنی بەشی دنیایە لە سا چنی تێ ئەگە هەیەکەتان پرسیاتان لێکاندەی دڵەکە و دەرەچی لە ئیمتحانەکەیە 50 60 چنی بۆ خوایە چنی بەشی خوای تایە چنێک یەکلایی کردوێتەوە ئەمە مهمە خۆشەویستەکەم ئەمە چنی بەشی خوا بێ ئەو نە ئەو دڵە لەگەڵ تایەت وەڵڵی خۆشەویستەکەم ئەگەر ئەو دڵە وای لێ هاو خوای گەورە ئاگادارە ئەو دنیایە بەسەریەکە بسووتێ بەبەر چاوتەوە پوشێکی تویتیانە دڵە ئاوایە بەداخەوە ئینسان بۆ بەسیترین شتی خۆی چ بەلای دکتۆر گیان خۆی بانێ بم دکتۆر وەڵی بەڵکو ئیکۆیەکم بۆکی بۆ خوایە کە ڕاضە ئەەکەم یاخود شەوان کە خەریکا خەوم ئەمم تۆ سێشێ خۆبانم پاسێکم بۆ بکە وەرکە ئیکۆی بووە کاڵاوەڵی بنیە بەس قینە بات قستەرەیەکی تەشخیصیش بۆ بکەین زانی هەشتێکی تایە باسیتی ئەنجوەیەکیشی بۆ بکەین بەسەر چاوم دکتۆر جان کەی بێمەوە فەحس و پارە و ئەم سەر و سەر و هەڵدڕین و بەنج و دار و بەرد هەمووی قوبوڵەکە بەس دانێت دڵی عیبی نییە بەڵام ئەم هەموو تیرە ئەم هەموو نوقتەڕەشە لەسەر دڵمانە یەک سات لە خۆمان هاپرسینەوە کەی بین ئەم نوقتەڕەشانە لابەرین و دڵێکی صاف و سەلیممان هەبێ کەسمان بیرمان لەوە کردوتەوە دکتۆر جان ئەی چی نەخۆم باشە ئەی چی بخۆم با ئەی دکتۆر جان ئەی بە ڕۆژوو بم ئەی وەڵی دکتۆر بۆ قورئانە بە ڕۆژوو نابم دکتۆری بە ڕۆژوو نەبی بۆ دڵە خراپە ئیتر سبحان الله دکتۆر وتی قاوچانە خۆی بۆ دڵە خراپە دکتۆر 100 مامۆسا و توێتی کاکە جگەرە خراپە و توێتی بەخوا مامۆسا بۆم تەرک ناکرێ دڵم حەزی لێیەتی دکتۆرەکە پێڵێ بۆ دڵە خراپە ئیتر جگەرەکەش ماسە جگەرەکەش دکتۆر وتی خراپە ئیتر نابێ بیخۆیتەوە ئەی بۆ لە شتی تر باوە جان لە دڵێ ناپرسی تۆ بزانی ئەم دڵە وەزعی چۆنە ئەم دڵەی ساکەنەر چ بارێکایە دوعاکانی تۆ تا چەند جێی بۆ گرتووە و ئەتوانێت دڵت ڕاست کاتەوە و مستەقیمیان کات ئەها بەڕێزەکانم دڵی پێغەمبەران کە خوای گەورە دانە بە دانەی هەڵبژاردووە ئەزان بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوو بە پێغەمبەر ئەزان بۆچی بوو بە یەکەم و ئاخر و خاتەمی پێغەمبەران و گۆری پێغەمبەران چکە خوای گەورە سەیری هەموو دڵی بەندەکانی کرد دڵی محەممەدی بینی شەحنەکەی لە سەدا لە هەزارە لە ملیۆنە ئەو دڵی هەڵبژارد بۆی کە بێ بە پێغەمبەری ئاخری زەمان پێغەمبەرەکانی تریش بەدوایە